لا شاری هەڵەبجە کۆڕێکی ئەدەبی تایبەت بە ناساندن و بڵاوکردنەوەی یەکێک یاخود شەشەمین بەرهەمی یەکێک لە نووسەرەکان کە ئەویش نازح گوڵپیە ساز کرا کە تایبەت بوو بە ڕێزمانی شێوەزاری هەورامی. ئەم نووسەرە خۆی ئاماژەی بەوە دەکات کە بۆ ماوەی ساڵانێکی زۆرە سەرقاڵی نووسینە لە بواری زماندا و ئەم بابەتەشی نزیکەی ساڵێکە سەرقاڵی کۆکردنەوەی بابەتەکان و هەروەها سەرقاڵی نووسین و بڵاوکردنەوەی بەرهەمەکەیەتی. هیچ شێوێ مشۆ کات و نوویسێنە ئێمە ئاگامان چەنەبا، یعنی ئێمە ئارۆ گەرەکمان بوو گەرەکمانە بۆ هەورامێکی گەرەکشانە بنویسا. لاهۆڵی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە ڕێکخراوی ژیواری کۆڕێکی ئەدەبی بۆ ناساندن و بڵاوکردنەوەی نوێترین کتێبی نووسەر ناجح گوڵپی ئەنجامدا کە تایبەت بوو بە ڕێزمانی شێوەزاری هەورامی. کۆڕە ئەدەبیەکە بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە ڕۆشنبیران و نووسەران بەڕێوەچوو و تیایدا دکتۆر عیرفان مستەفا خوێندنەوەی بۆ کتێبەکە کرد. نووسەر و شارەزا لە ڕێزمانی هەورامی دکتۆر ناجح گوڵپی بە کورتسات مەگەزینی ڕاگەیاند. ئەمە بەرهەمی نزیکەی یەک ساڵ کارکردنە و شەشەمین کتێبی نووسەرە لە بواری ڕێزمانی هەورامیدا. زەرور مازانە ئارۆ کتێبەوە هەورامی بەرشێل سەر و ڕستە سازی کۆڕێوەش پێی گەرمێ بشناسن کتێبەکان و دکتۆر ناجحیا دکتۆر عیرفان ئەو وانایش پێی کرد و پێسەر ڕێگوزیا و ژیوای ئێمە کەماوە 6 ساڵین کارکەرمێ جەبارە و زوانی و کۆمەڵێ پرۆژێ و کاری ماکردێنێ یۆ چانیشا ئێمە کۆرسی زوانەوانی ماکردن و پێی هەورامی 2 جار کۆرس ماکردنەوە یۆتر چانیشا تەمام و ڕازوانی هەورامی ما چاپ کردن کە 6 کتێبێنێ هەر پاسە ئێمە باوەچمێ ڕۆژیانی زوانینە حتمما چالاکیە ما هەر بۆ ئێمە ئارومە بە خاز زانا چونکە ڕۆژمعی پشووە پۆچی وستمە ئارۆ هەر پامناسەبەتۆ بێ ئێمە ئارۆ ئی چالاکیەما کرد جەگردی گرنگتر ئێمە پێسە ڕێگوزیا و ژیوای کیبۆردی هەورامی ماوەشکردن یعنی مەبەستمانن ئاپیتە تایبەتی کە بێنێمە ئیزافە ماکردێنێ پێستەر و کیبۆردی و پێی ئینەی چە 6 کۆبوونەوەی ماکردێنێ نەزەر و 2 زانکۆی ما وەرەگیرتێنە زانکۆکی لیژ نەشاپێ وەشبەختانە ئێمە کیبۆردەکە ئیستا هەن پێسا هەورامیەکە وێمە بەکارش بەرمێ و ئایندەنەن یەتمانە کە برمێ بەرە حکوومەتوەریەم و کوردستانی و حکوومەتوەریەم و کوردستانی نامەکیان و پێی کۆمپانیا و مایکرۆسۆفتی یونیکۆدی گوگڵی تەمام و کۆمپانیاکای تەری کە ئانێکە مۆبایلی چا ئی کیبۆرد و ئێمە تعریف کردیەوە و گرد کۆمپیوتەرێ نەبوو گوگڵە نەبوو گرلایە نەبوو پۆچی وێمە بە وەشحاڵزانە کە تاواما 2 پرۆژێ فرە گەورەی چی بوارەنە کە کیبۆردەکە و ڕێزمان و هەورامی خاسترین شابێ دەسوشمە جۆژ واسازی مۆرفۆلۆژی مانە ئاشناسایی تێشەنە بووە یعنی ئەگەرتمان بوو واسە سازی زانوی بشۆ بەڵی کرد و ژوانسەکە زوانی حتا نبینە درێژە و بابەتە کازوانی نەمەزانی چەندی پێی سازنای واچی کتێبە واچن سازی یعنی ڕستە سازی تقریبا واچ و بەرهەم و 6-7 مانگا ڕەنگە واچ و بە لوایە پۆرەش وێژ یاونان 9 مانگی و ساڵێت یعنی کتێب نوویستەی ئەرکێوە گرانە مشۆ بلیشۆ پۆرە مشۆ هەڵەکا وەشەکەری مشۆ سەرچەمێش پێباری هەتا تاوی بنویسیش ئینە تابان 6ەم کتێبە سەر و ڕازوانی یان پەساکا و زوانی حەنەکا و زوانی منووسوشا پێی زوان و هەورامی وێمە کە باس و ڕستە سازی یان واچن سازی مەکەرونە ڕستە سازی پێسەند دڵ و زوانێ شو بەڕاست و دروستی بنویسیش ڕستە سازی پەیوەندیەوە هێقەمش هەند چەنی گرامەری ڕازوانی بەسیانی یۆترینەوە یعنی تۆ کە ڕستە منویسی مشۆ ڕعایەت و یاساکا کەری مشۆ ڕعایەت و ڕوڵی و قاعدەی کەری جەنویستێنە ینی پێسە زوان و قسەکردەی نییە شۆ ملچیر و ملکەچ و یاساکا و زوانی بۆ بزانی چەنیش بەکارباری منووسی پەی ئانەی تۆ بتاوی چێوەکاڵ قسەکە کتێبەکە ڕۆژنامەکەت بەڕاست و دروزی بزی وەرەچەم و خەڵکی
باسی دەسەڵاتی دکتۆر سەجادی وات دەچەمە واتەیە وەلویەتەن چین یعنی واتی چین